هەرچی دایک و باوک ئەوەیە مەقەیەتیان ببێ ئەو مناڵانە هەوڵ بدا لە منداڵیەوە فێری مەلەوانیان بکات بۆ ئەوەی شارەزا بن لە ئاوا لە شوێنێکا تووشی کێشەیەک هاتن بتوانن خۆیان ڕزگار بکەن. نەسیحەت شمۆیە لە کوردستان ئاوەکانی ئێمە زۆر سارد و تیژ بەڕاستی زۆر هەڵەیە بیڵی بەتەنیا یان بەبێ ئەوەی تیمێک لەوێ بێ یان بەبێ ئەوەی ئاگداریان بیڵی مەلەوان بکەن دەبێت ئەو شوێنانە بەڕاستی زۆر خەتەرە. نەزەری من دایک و باوکەکان دەبێ ئەو منداڵە لە ئەوڵەوە کە سنی بە 6 ساڵ و 7 ساڵ دەگا بینێرن لای دوو نەفەری مڕەبی دوو کەسێک کە شارەزاییان بە مەلەوانی بێت چونکە دایک و باوکە ناتوانن هەموو لەقێ هەموو کاتێک ئاگایان لەو ئەولادە بێت کە بەچۆ دەچێت و بەچۆ ناچێت ئەو منداڵە کە گەورە دەبێت دایک و باوک ناتوانێەوە شوێنی کەوێت پەس دەکرێت لای دوودانە کەسێک فێری بکەن کە ئەو منداڵە گەورە بوو احتیاجی بە دایک و باوک نەبێ بەخۆی بتوانێت مەلەوانی خۆی بکە. تەمام پێ باشە کە باوک و دایک هەموو کات هوشیاری مناڵەکانیان بکەن نەچنە شوێنە ناشیاوەکان نەچنە ئەو شوێنانەی ئاوی تایە تاکو نەخنکێن لەوە مهمتر شەوەیە کە دایک و باوک مناڵەکان فێرکەن بیان بەنە خولی فێرکردنی مەلەوانی لەبەرەوەی ئەو مناڵان لە مناڵیەوە فێر بن زۆر گرنگترە چکە لە گەورەیە تۆزە زەحمەتە فێرکردن مەلەوانی.